من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاوتان لێبێ بینێرانی بەڕێز و خوشک و برانی لە دڵا شیرین. سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار ئەم جارش بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە بۆی بتوانین ئەو هاوکاری و کۆمەکیانەی ئێوەی ئازیز و خۆشەویست بە چاوی خۆتان ببینن کە چۆن ماڵە هەژار و نەدار و بێباوکەکان ژیان و گوزەرانیان گۆڕاوە لە نەهامەتی و ناخۆشی بۆ خەندە و خۆشی. چەند مانگێک بەر لە ئیستا سەردانی ماڵێکی هەژاری بێباوکی کرد کە لە کرێچێتیدا ژیانیان بەسەر دەبرد و کەسێک نەبوو کار و کەسابەتیان بۆ بکات. بەڵام ئێوەی ئازیز و خۆشەویست و دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان توانیتان تەنها لە ماوەی 2 مانگونی و ئەوام بکەنە خاوەن ئەم خانە و دابینکردنی تەواوی کەلوپەلی ناوماڵ و موچەی ماگانەشیان. بابزانین هاوکاریەکانی ئێوە تا چەند ژیانی ئەم خانەوادە هەژار و بێباوکەی گۆڕی، ئێستا ژیانیان چۆنە و پێشووتر ژیانیان چۆن بوو. چەند ساتێک لەگەڵمانە. شش سەر خێزانین 5 هەتیمالەتبان باوکیان ئەمڕخوای کردە نەخۆشی درێژخایەنی بی. دوای باوکیان 3 مانگ و 20 ڕۆژ کوڕەکەم چی ئیش بکاتە لەبەی زانکۆبی مەرحەلە 2 بەش ئینگلیزی ئیشیە کرد و ئەهاتۆ ناوەناوەی خوێنە ئەهاتۆ ئیشیە کرد بۆی مناڵێلە وتی بەشکای مناڵێلە لە خەم دەرکەم مامۆسامانێ ناردۆی بڕم پەنتور ڕەساسی و قەبیت شەرمە بکەن چەند جایانم ناردەرەیانی گەڕانەوە ئەی پیرەژنە بۆ خوا لە ڕێی خوای حەوشێر 2 غرفە و حەوش بیچێکێداوە پێم بۆ خوا لە ڕێخوا دایە پێم تیا دانیشتمەوە نایچمانی کردێمانش لێ ناسیێنێت و بۆ خوا دایە پێمان چایها پێمانەمەی چامانە پێ و ئێتر هیچ ڕاتب و هیچ شتێکم نییە. پیاوەکە چی ئیشێ کرد پێش وەفات؟ پیاوەکەم پۆلیس بی. پۆلیس بیارە وەڵڵاهی معاشیان پێ نەداوە بەخوا نەیاندانە وەڵڵاهی 1 مانگ دوای خۆیدایان نەیانداوە پێم بڕیانە هیچم نییە. تر خوا ئەزانی هیچمان نییە مەرێک یەکی ئاوا شتێک یعنی تر هیچمان نییە. دەستخۆشی بەرنامە پەیامەکەم دەمەی لە ناو نەهامەتیە و دەرکردە و لەم ڕەزالەتە و زۆر ڕەزالەتمان بی و مناڵەکانم باوکیانی و برای گەورەیان نییە کوژیا و بەتەقینەوە و تر ئاوهاتر زۆر ڕەزالەتمان بی ماڵمان شەڕبی و کۆنەبی لە حەوشێ دانیشتیمان یعنی بۆ خوا دای پێمان دانیشتیمان زۆر شڕ و ڕەزالەت بی و سوپاس بۆ خوا بەرنامەی پەیام نەجاتمانیاندا و بەرنامەی بەخشی نەجاتمانیاندا لە ڕەزالەت و لە تەنگەوەری و لە منداڵەکانم بێ باوک بین و زۆر کز و مات بین و تر
نەجاتمانیاندا و ماڵیان جوانیان بۆمان کرد و حەوشە جوانیان بۆمان کرد و غەراز و سەلاجیان بۆمان کردە نامت بە کاملیان بۆمان کردە و تەلەفیزۆنیان کردە و فەرش و ئیتر پەردە و ئاوها ئیتر غەسالە و دوو مەخسەلیان بۆمان کردووە و تر مەعرەس پێخەفیان بۆمان کردە پێخەفیان بۆمان کردووە 6 دۆشەکیان کردە بۆمان 6 بەتانیان کردە بۆمان تر ئاواتر غەراز کامل گزکی کارەبایان بۆمان کردەوە هەموو شتێکیان بۆمان کردووە دەستخۆشیان یەکەم خواریان وەزیاکەوە چی کەسێک 250 ناریتیایە وەزیاوەکەم و بلۆکێکی ناتەبان بلۆکێکەوە بۆ ئەی هەتیمێت بێ باوکی و بێسەر گەورەیە خوا لێ ڕازی بێ خوا لە بەهەشت قاپێکی بۆ بکاتەوە و لە بەهەشت بەری شادی کاتەوە ئینشەڵا. دادە جیاوازی ئەم خانووی ئێستا کە ئەگەرچی ئەوی ترانی خۆتان نەبوو بەڵام لە ڕووی پاک و تەمیزی لە ڕووی گەورە و بچووکیە تا زۆر ژیانتان گۆڕاوە زۆر بەڕەوەڵا جیاوازی زۆرە ئەوە هەر یعنی زۆر شڕ و کۆنەبی و ئەڵا بەرەکەدا لێشی یعنی دای پێمان وها بەس شڕ و کۆنەبی ئەمەش ئیدارەمان تیا کرد بەس دەستخۆشی لە بەرنامەکە ئەوەی شەکەم بەرنامەی بەخشینات نەهانامان و ئیتر حسەی حاڵمانتان کرد و تر ماڵی جوانتان بۆمان کرد لە ڕزگاری لە سموت زەویەکەی خۆمان بیتر ئێوەش کامل بۆمانتان کردەوە کشت غەرازیەک و کشتی بۆمانتان کردەوە پاک و جوانە و مەتبەخی تازەی لێ هۆڵێکی لێ و ژووری نووسنی لێ و دوخانێ گەورەی لێ و تر حمامێ گەورەی لێ هەم ئەویش ئەنی غەرازمان کاملە لەخوا بە زیاد بێ و ئایبینیە و دەستخۆشیتان شوێنی گشتانە بێت و لەم خانووە بەڵێ شوێنی گشتمانە بێت و لەمترا ژوورێکتان هەبوو دوو ژووری بچووک دوو ژووری بچووک بێرە وەڵا دوو ژوورمان بیتەرەوە بی تەنگەوەری بی ڕەزالت بیتر سپاس بۆ خوایەوە شانی هات نەهانامان و ئێمەتانە تەنەوەری و ڕەزالت دەرکرد و خواتان لێ ڕازی بێ و خواتان لێتانەوە زیاکەش. ڕۆژەکات نام خانوو منداڵەکان هەستیان بەچی کرد چیانەوت وەڵایی لە خۆشیەتر ینی زۆر حەزیانە کرد و زۆر پیان خۆش تەش پیان خۆشە هەروەڵا زۆر دوعای خێرمان زۆر کردە بۆتان و بۆ کشتی بۆ ئەوەی کە 250 ناریتیایە حتاوە زیاتر بەردێکی ناتە سەر بەردێک و ئیشێکی کردە بۆ ئێمە ئینشەڵڵا خوای گەورە پلە پاداشتی زیاکە لە دنیا و قیامەت مادام ئێمان لەو ڕەزالەت و تەنگەوەریە دەرکرد و مناڵم بێ سەرپەرشت و بێ باوکو و بەرنامەی بەخشین شعری ئەم ماڵە جوانەیە بۆ ئێمە کردێن زۆر دەستخۆشییان لەکەین و موچەی مانگانەیان 100,000 بۆ ئەو کوڕەمە بڕێت و عنی مانگانە هەموو دەم پێی 100,000 دەستانش خۆش بێخوا لە خانووەکەی تر مەتبەخێکی زۆر ناخۆشتان وەڵی زۆر ناخۆش ڕزگارتان بوو لەو مەتبەخە ناخۆش وەڵی زۆر پیس و ناخۆش و تەنگەوەری بی پڕی مشک و چشت بی ئەیسا نەجاتمان بێرە وەڵی متبەقمان جوانە کشتی غەرازمان جوانە کشتی تازێکەوەن تا تەباغ عنی گشتێکی سەلاجێ هەموو شتێکی فەرشەکە گشتی گشت ماڵمان جوانە و شایستەی باسکردنە.
باوکمان مردووە برامان نەماوە کەس نییە ئیش و کارمان بۆ بکات هیوادار لێەوە هاوکاریەکمان بکەن خانیەکمان بۆ بکەنەوە. تۆ چۆن ئەچی بۆ قوتابخانە وەکو ڕەفیقەکان وا بووی لە جوولبەر بوو جان تاوپارەیە؟ ڕەفیقەکانم پارەیان هێنابوو منم هێنابوو کلوبەرەکانمیش کۆنە بووی پارەکە بوو زۆر شەرمەندە کرد بڕۆ منە و ڕەفیقەکانم. زۆر سپاستان دەکەین بۆ بەرنامەکەتان مارەستانیش بۆ کردوون زۆر سپاستان دەکەین خەسالە و تەلەڤیزۆن و هەموو شتێکتان بۆ کردوین فەرشی ناو ماڵ و پێشتر خانوویەکی کۆنەمان بوو هەموو شتێکدا هاتە خوارەوە پێیا باران بەهاتایە قوڕاو هاتە خوارەوە پێ ئێستا سوپاستان دەکەین خانووەکی تازە و کاوانتەری تازە و هەموو شتێکی تازەتان بۆ کردوین سوپاسی بەرنامەکەتان دەکەین هەروە سوپاسی خۆتانیش دەکەین و سوپاسی ئەو کەسانیش دەکەینەوە پاریانیەوە پێتان و ئەمانەتان کردو بوومان وەڵای زۆر زۆر ژیانمان گۆڕا و سوپاستان دەکەین و زۆر دڵمان خۆشەوە من و خۆشکەم خاستمان کردو تر دڵمان زۆر خۆش بوو بەم خانووە لێرە ماینەوە وەڵاگەر خێرخوازان و بەخشین نەبووە ئێستا ئێمە لێرە نەبووین ناو ماڵی جوانەوە پاک و وانە بووین. ئێستا لە چیتان کەمە چ شتێکتان بۆ نەکراوە؟ وەڵا هەموو شتێکوانێ و دەستخۆشتان لێ دەکەین. ئەو کاتە غەراز و کەلوپەری ناوماڵتان زۆر کۆن بوو زۆر کەم بوو ئارەوەڵای بیمان بەستراوە کۆنەبی کەوەنترێ داڕزیامان بی مەتبەقێکمان بوو زۆر یان پیس و ناشین و غازێ بچکەڵم بی و ئەتر مەتبەقەکەمانش دەرقاپیەکەی بێژین غەسالەکەمیش داناوی کەوەنتەرەکەم شتی دار و شتمان ناوی لە دارەکەەوە تر هەوا هەر ئاواتە خوار و تکەیەکرد با باتە هەرێگرت باران باتە هەرێگرت پاک و پیسی پێوە دیار نەوی دایمای وێران بی شڕە و شاتاڵ بی خواوە زیابێ لەو مطبەق ئەو حاڵ و مطبەق ڕزدارەتەوە مطبەقی جوانیان بۆم کردە فول مواسفاتە کەوانتەری تەباخی سەلاجەی فەرشی پانکەی کشتی تازەیە بۆم کریاوە جوانە و ژووری نووسنمان لەورەی شەوە لە هەوانەوی یەکێکیان هەدوان بی دوانیش بەشمانینە کە دوو ڕەزالت بی و خراو بی ئێستا ژووری نووسنمان جوانە و مەعرەزی تازەی جوانیان بۆمان کردە و تازە مۆدێل و فەرشیان کردە بۆ ناوی ئەم ڕۆژەی بەخشین هات بۆ ماڵتان و تەقەیدا لە دەرگاتان تا چەند ژیانتان گۆڕا؟ وەڵای زۆر گۆڕاوە زۆر ژیانمان گۆڕاوە لەو ساکەوە یعنی چەند مانگە خەرێک حەوشم بۆم دوو مانگنی وە خەرێک حەوشم بۆم حەوشیان بۆم تەواو کردەوە کامل غەرازۆ و کامل کەرەستەوە موچەی مانگانیانش بۆمان بڕێتەوە مانگی 100,000 ئێتر ئەو مانگی 100,000 هەموو مانگێ چم وەریەگرم ئەباشە لەخواوە زیاو بێ خواریانوە زیاوکە شتێ بوو مناڵەکان پێشتر زۆر حەجیان پێ بوو کە نەتان بوو یان چاویان لە خەڵکە کرد ئێستا کە هەتان و سوپاس بۆ خوا ئاواتەکان هاتووەشکر بۆ خوای گەورە خوش لە ئێوە ڕازی بێ لەوانەیەشەوە یارمەتی ئێوەیان دا و سەرمایەدارانش داواکارم لیان یعنی قەت واز لەمە نێرین یعنی ئەم بەخشینە ببەخشن چۆن نەک هەر بۆ من بۆ هەزاران وەک من هەم خێر و پاداشتیان زۆرە لای خوای گەورە هەم یعنی ئاوا کەسانی وەک ئێمەش و لە ئێمەش خراوتریش وەسەرەکەن و ئەوەش لای خوای گەورە کەم نییە لای خوای گەورە زۆرە بۆیان چی شتێ بوو زۆر لە دڵیان قورس بوو کە خەڵک هەیبوو ئێوە نەتانبوو؟ وەڵای بێژی زۆر شت بوو دایمە داوای پاڕشتیان لێمە کرد یعنی ئەم داپیان و نەمەدا پیان و ئەوای تر ئەی ئێستا پیان ئایدەم پیان و دوای سادا حەزیان لە ماڵ جوان بی ئاوا و غەراز جوان و پشتی پاک و تەمیز بی ئێستا لەخوا بەزیاد بێ هەموو شتێکمانێ و پشتی پاک و تەمیزە و ماڵمان کاشیە و فەرش و تەلەڤیزۆنە مە دووخانمان و ینی کامل کەرەستەی ینی جوان و پاکە
یا ژووری خەوتنی شەڕوەها نیشتمانیەکانت. زۆر سوپاسی کەناڵی پێیام و بەرنامەی بەخشین دەکەن و ئەوانە بەخشانە ئەم خانەی خۆشیان بۆ کوردیون و زۆر سوپاسیان دەکەین لەو خانەی ناخۆشە و بۆ ئەمە زۆر خۆشە و دڵمان پێی خۆشە. ئێمە لەو خانەیە ناخۆشە متبەقێکی لێبوو ڕەش و ناخۆش تەباقێکی بچووکی لێبووسە تەباقێکی گەورەیە کەوانتەرێکی لێبوو قاپیە پێوەن و هەنێکی ئەمەنە خۆشە ئەمەیان لۆک تازە لەوێ دوخانێکی لێبوو دوو غورفەی لێبوو ئەلەمرە 4 غورفەی لێ خۆش گەورە لەورە غەراز شڕکە بوو لەیرە غەرازی تازەیە موبەڕدیان بۆوە کردوین مەعراز کەوانتەر جلوبەرگی تازە شتومەکی ناوماڵ گزگی کارەبایی و غەسالە و سەلاجە و ئەم شتە لە خوالیان ڕازی بێ. لەو خانە ناخۆشە حەمامێکی لێ بوو زۆر بچکو ناخۆش بوو بەخوا ئەمرە گەورەیە خۆشە بەخوا بە سۆندە ئەومانەک لەبان خۆمانە ناخۆش بوو لێرە دووشە ئەو نەخۆشە خوالیان ڕاز بێ لۆرە متبەقەش زۆر بچووک و ناخۆش بوو ڕەش بوو مار و مشتی تیا بوو هەموو شتێکی تیا بوو لێرە تازەیە خوالیان ڕازی بێ. خانی خۆمان ئەلحەمدولیلا لەورە ئیجار بوو خوا لەو پیرەژنیشە ڕازی بێ. ئەگە ئێوە نەبوویان و خێرخوازان قەت نەبوونە خانیوە خوالیان ڕازی بێ کە بە 250 و بەرچەنێ بێ یارمەتی ئەمەیان دابێ لەو ناخۆشیەوە بۆ ئەم خۆشیە دەرمانیان کرد بە خوالیان ڕاز بێخوا. ئەم مناڵانە بۆ هەمیشە باوکیان لەدەست ئەدەن و ئیدی قورساییەکی زۆر دەکەوێتە سەر ژیانیان و هەر ساتێکی بوونیان بە حەسرەتەوە بەڕێ دەکەن. ئەم مناڵە چاوگەشەی هێشتا ژیان بەدەمیەوە پێ ئەکەنێ و بەدەم گریانەوە باسی ئەو لەحزە جارسکەر و خەم ئاوەرانە دەکا کە 5-6 ڕۆژ لەسەر یەک و تەنها بە یەک جلو بەرگەوە چۆتە قوتابخانە کەچی یەکێک لە مامۆستاکانی بێ ئەوەی ئەو خەمە قوڵەی دڵی ئەم کوڕە لێو بەبارە دەرک بکا پێی دەڵێ ئەگەر سبەینێ هەر بەم جلانەوە بیتەوە بۆ قوتابخانە ئەوە دەرد ئەکەم و ناهێڵم بیتە هۆڵەکانی خوێندنەوە. باوکم مردە و براکەم مردە و کەسمان نیعشمان بۆ بکە و هەروەها خەرازەکانمان لە هەمووی کۆن بوون ئەچمان بوون مەکتەب خەرازەکانمان کۆن بوو کەرپەلمان جانتامان پارەمان نەبوو ببین ناچوونە ناو ڕەفیقەکانمان لەبەر پارەوشت دەژوم بۆ مەکتەب مامۆستای وتگەرە جلوبەرگی ڕەساسی و سپی منیش نەبوومە ڕۆیم نەڕۆیمەوە نەوێ مازە غایب مێدا لەبەرەوەی پارە نەوەگری کڕی ناچوو بۆ مەکتەب چەند ڕۆژ نەچووی 5 ڕۆژ زیاتر نەڕۆیمە تا مامۆستا وتی تەواویتر ڕەساسی و چەرمونیە داواتان لێ دەکەین ماڵێکی باشمان بۆ بکەن و ڕاتبێکی مانگانمان بۆ بڕنەوە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم و دەستخۆشی کەناڵی پایامیشەکەم و دەستخۆشی ئەوانەیشەکەم کەوا یارمەتیان داوین و لە ناو نەهامەتیە و ناخۆشیە ڕزگاریان کردوین و دەستخۆشی ئەوەی شەکەین و ئەگەر باران بووایە لەبان خانی و ئاواتە ناوە دووە داربی و سەقفەکەی داربی و زۆر ناخۆشبی لە هاوینە هەموو شتێکی بی و لە زمستانی شارەوە بوو مشکی بی ماری بی هەموو شتێک بارانە بوو گیانمانەگەنیا لە قوڕاو
کەرپەلی باشمان نەبوو ئیسە بە کەرپەلی باشمان هەیە و لێرە غەراز باشمان هەیە و ئەمە تەلەڤیزۆنمان بۆ کریایە و کەوانتەر و مەعرەز و تەباغ و خانی جوان و سەلاجە و فەرش و هەموو شتێک. سپاس بۆ خوێنان هامەتێ دەرماتان کرد و ئەی خانیە پاکە و ئەوە پیس بوو سخە لەسەری نەبوو ئەمە زۆر باشە سخە لەسەریشیە ڕاتبیان بۆ بڕینەوە و کەلوپەلیان بۆ کردین و ماڵی جوان و هەموو شتێکیان بۆ کردین خوالیان ڕازی بێ دەستخۆشییان لێەکەم دەستخۆشی لە خۆیان و بەرنامەکانیشەکەم دەستخۆشی لەوانشەکەمەوە یارمەتیان داین گەرەکوانەوە ماڵێکمان بۆ بکەن و ڕاتێکمان بۆ ببڕنەوە و دائما ئەڕۆین بۆ قوتابخانە پارەم ئەبرد و پارەم ئەبرد و ئەگەر پارەم ئەبرد مۆساکان چیان بۆ مەسن پارەیان نەدابێ. تۆ حەزت بە چی بۆ بکەین؟ وڵای مامان گەرەکە و گەرەکمان ڕاتمان بۆ ببڕنەوە و پاسی کەناڵەکەتانەکەین گشتیشەکان بۆمان کرێ دەستان خۆش بێ ماڵتان ناوا بێ وەڵام مەعرەزمان بۆ کراوە و کەوانتەر و تەباغ غاز و تەلەڤیزۆن و غەسالە و کیلوبارم بۆ کراوە ماگانگانە ڕاتم بۆ کراوە دەستان خۆش بێ یەکەم جا ئەم حەوشە زۆر خۆشە یەکەم جا لە حەوشێکی ناخۆشە بیمان ئێستا ئەمە زۆر خۆشە. بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆخوا بەردەوامی بەخشین بە کارێکی زۆر پیرۆز هەڵسا لە گەرمیانە دوای هەواڵبیستنی لە قەزای کفریوە کە ماڵێکی هەژار هەن لە خانێکی کۆنی زۆر کۆنی ماوەیەکی زۆری بەسەرا شۆ خانەکە زۆر شوێنی خراببوو هینی خۆیشان نەبوو خێرخوازێک خستوێنەوە خانێ و دواسە کە هەواڵی بەرنامەی بەخشین چوو بۆ سەردانی شوێنەکە و شوێنەکەی بینی بە زووترین کات هەڵسا بەناوی بەخشین وعدی پێدان کە ئەمان پرۆژەیەکی بۆ بکەن بۆ دروستکردنی خانی بێ بە هەر شتێکە دڵی ئەم ماڵ و مناڵی پێخۆش بکات ئەمانیش داوایان کرد لە خەتی خێرخوازەوە عەرزێکیان لە ناحەی ڕزگاری بۆ سەنرا بوو پێشتر کە عەرزەکان بۆ سەنرا بوو ئەمانش پیان خۆش بوو خزم و قۆمیان لە ناحەی ڕزگارین بە حوکمی ئەوەی ئەم ماڵە پیان خۆش لە ناحەی ڕزگار خانێکیان بۆ دروست بکرێت. سوپاس بۆخوا بە هەوڵی بسڵمانان و بەرنامەی بەخشین و کۆمەڵی خەڵکی چاک ئەم خانێنە بۆ دروست کرد بۆ زانستیان ئەم ماڵە کە ئیسا کە دانیشتون لە تەنیشتی منە باوکیان وەفاتی کردووە خوا لێ خۆش بێ کوڕێکی گەنجیشان بووە کە کار و کەسابەتی بۆکردن ئەویش ئیشی لە معمەلی ئاسنیە کردووە ئەو ئاسنبارکردن لە کفری ئەیش بۆ خۆی دخمی پیا تەقی ئەیش بۆ خۆی وەفاتی کرد خوا لە گوناحیان خۆش بێت ئیتر هیچ کەسە سەرپەرشتیان نەبوو ئەم ماڵە و هیچ داهات و شتێکیان نەبووە ئیتر بەرنامەی بەخشین هەڵسا بە دروستکردنی ئەم خانیە بە لەسەر ڕەزابوونی خۆیان لەناو عەرزێکی خۆیان لە ناحەی ڕزگاری بەندە سەرپەرشتی خانەکەی کردووە ئێستا کە بەچاو خۆتان و ئەیبینن ئەم ماڵە زۆر دڵگەشت و دڵخۆشن بە دروستکردنی خانیەکەیان لە ناحەی ڕزگاری لە پێنجی دەستکرا بۆم خانێ لە ماوەی 2 مانگ و نیوە ئەم پرۆژە کە ئێستا دەیبین ئەم خانیە تەواو بووە هیچی تفاق و ناوماڵێکی وای شار نەبووە ئەم ماڵە بە هەموو ناوماڵەکەیشیوە و بە هەموو تەرتیباتێکی زۆر جوان و بۆیان دروست کراوە و دو ئەوسایش سەر ئەوەیشا کە مناڵێکی بچکۆلاریان هەیە ماگانەیش بۆ مناڵەکە بۆ ماوەیەک بڕاوەتەوە کە مانگی 100,000 دینار وەکو یارمەتی بدرێ بە ئەو ئێمە زۆر سوپاسی هەموو دراوسێ و ئەو خەڵکانەکە کە دەستی هاوکاریان ڕاکێشاوە بۆ ئەم خانوو کە هاوکاریان کردوین و سەر ئەوەیشە ئەم خانۆشتی وەکو شتی چاک معرەزی پێخەفی جوانیان بۆ کراوە ناوی مەطبەخی چاکیان بۆ کراوە غەسالیان بۆ کراوە مبەریدە و ناوماڵە و حتا گسکی کارەبای و دەرەجی دەرەوە محەجەر و شتی چاکیان بۆ کراوە دەرگای
حوشەی چاک هەموو تەرتیباتێکی چاک هەمووش ئەوەس بە چاو خۆتان بیبینن هەمووی ئیشی مۆسەفاتی هەندەسی سپیکاری و کاشی و تەرتیباتی جوانیان بۆ کراو و من دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم کە ئەم کارەی کردو دڵی سەتان ماڵ و عایلەی ئاوهای هەزارها ماڵ و عایلەی ئاوهای دڵخۆش کردووە خی گەورە خەیری ئەو کەسانە بگەیت خی گەورە لە بەهشتا هەر یەکی ئەوەی کە دینارێکی داوە بۆ ئەم کارە خی گەورە لە بەهشتا قەسرێکی پێ بدات ئینشاءالله من هیچ ئەوە دڵگەش و دڵخۆشم کە ئەبینم ئەم ناڵانە دڵخۆشن نا ئەم خانیە لە کەلاوەیەکە بوون لە کفرێ و ئیسە لە ناو خانێکی پاک و پوختە و جوان و تیا من زۆر فەخریشی پێوەکەم کە من ئیش و لەم خانی ئیشم کردو هەرا بۆ ئەم ماڵە زۆر دڵخۆشم و خی گەورە تەمەندتان درێژ کات خی گەورە بەرنامەی بەخشین پەرە پێ بدات و داواکەم لەو هاوڵاتی و ئەو خەڵکانی کە هاوکاری بەرنامەی بەخشینەکەن زیاتر ئەمانە ببینن و هاوکاری بکەن ئومێدەوارم دینارێکی بەزاحە نەڕوە هەمووی بۆچێ لە باخەڵی خەڵکی ئاها ڕۆژوروت و کە ئامینی ئیسا کە لە شوێنی ئاوە خۆش و مری حدانشتون و دەستخۆشتانی ئەەکەم. میهرەبان و پێشەکی بە خێراتتانەکەم و خێر بێن و بان چاوازیەتان خوارداتنەوە وەکو نووسنگەی بەخشینی کفری نووسنگەی بەخشینی کفری پێش چەند مانگە بەلێسە 2 مانگ و نیم چتێ بەلێسە لە شاری کفری ئەم خانەوادەی خاوەن 5 هەتیمە ناوی گوڵزار خەلیل حەمیدە ئەوە بیداوی دەستی درێژ کرد بۆی بۆ هاوکاری کە هاتن بۆ لام وەکو نووسنگەی بەخشینی کفری فۆرمێکم بۆ پڕۆ کرد دوای فۆرمەکە نادەم بۆ لوژنەی بەخشین سلێمانیمان خوا جەزای خێریاندا هەتای ساکە راپۆرت و فۆرماکانە نێرین بۆ لوژنەی بەخشین سلێمانی خوا جەزای خێریاندا خوا خێریان منوسە تایسا ڕەدیانیان نەکردەوە هەتای سا چیمان نادەکشتی وە خۆی جێوەجێمان کەدا خۆتان دوێنێ لە تەسویرەکەمە ئەمە خانەوادەیەکە 5 هەتیمیانەیە لە خانیەکی زۆر کۆنابی لە شاری کفری الحەمدولله بە فەزڵی خوای گەورە و خێرخوازانەوە کردمانە ئەو خێرخوازەوە چشتیان نرد بۆمان خۆتان دوێنەوە لە تەسویرەکان ئینشەڵای دوون چیان نرد بۆمان و بۆ نووسنگەکانمان الحەمدولله کردمانە ئەم خانیە بەس ئەم خانیە و پێداویستی ناو ماڵ کەشتی کامل لە کەلپەلیان لە ماڵە کامل مکەمەلیان خوا جەزای خێریاندا خوا جەزای خێرخوازان بدا لە بلۆکێک و لە حینێک و ئەوەی هاوکاریان کردا ئەمە وەکو نووسنگەی بەخشینی کفری زۆر مەمنون یەکەوەیەکە خێرخوازەکانەکەم کە ئەو هاوکاریان و هاوکاری ئەوانەوەی مەتوانین کشتێ بکەین نەک خانیکردنە ئایسا حتا مستەشفاکانمان خەڵکێ زۆر ڕوویمان لێکا لە شاری کفرینی بۆ سلێمانی مستەشفای بەخشینمانە لە سلێمانیە لە کەلارە خوا جەزای خێریاندانە ئەوە حەسەب ئێمە وەکو وەکیلین وەک نووسنگەکان لە کوردستانە ئەیان نێرین بۆیان الحەمدولله زۆر هاوکاریانەکەن زۆر مش داواکەم لە خێرخوازانی کفری و دەورەبەری هاوکاریمان بکەن بەشکەم وەکەمانە نەکوەمان دەی وەکەمانە لە شارەکەمان و لەمانەوە بتوانین هەم خانیان بۆ بکەین و هەم ئەوانەی وانە خۆشین بیانێنی بۆ مستەشفاکانمان ولا کۆتایە زۆر مەمنونی ئەوەمیش عەزیەتان خوارد. ئێرە ناحیە ڕزگاریە ساڵانێک بوو ڕژێمی بەعەز ئەم خەڵکەی لە ناو ئەبرد و خانە و لانەی خاپوور دەکردن بەڵام ئەمڕۆ لە ڕێگەی بەخشینەوە ئێوەی ئازیز و خۆشەویست
خانویان بۆ دروست دەکەن و ناوماڵی جوانیان بۆ دابین دەکەن و موچەی ماگانیان بۆ دابین دەکەن کەواتە ئێوەی ئازیز و خۆشەویست مای دڵخۆشین بۆ هەرێمی کوردستان کە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاوەدانی و خۆشگوزەرانی بۆ خەڵکانێکی هەژار و نەدار و منداڵی بێباوک دەگەڕێنەوە. چەند مانگێک بەر لە ئیستا سەردانی ئەم ماڵەمان کرد لە خانوویەکی ناخۆش ئەوەی کەلوپەل بێ دڵی پێخۆشکەی نیان بوو لە ماڵەکەیانە موچەشیان نەبوو. لەگەڵ ئەوەشە باوکیان وەفاتی کردبوو کوڕێکیان بڕیاری دابوو کەوە شوێنی باوکیان پڕ بکاتەوە کار و کەسابەت بکات. لە کاتی کار و کەسابەتە ئەویش گیانی بەخشی و کۆتایی پێهات. 5 منداڵی بێباوکی بێناسمانەوە لەگەڵ دایکیان. بەڵام ئێوەی ئازیز و خۆشەویست تەنها لە ماوەی 2 مانگونی و توانیتان سەرتاپە ژانی ناهەمواری ئەم خانەوادەیە بگۆڕن لە ڕێگای بەخشینەوە ئەم خانووەمان بۆ دروستکردن لەگەڵ تەواوی کەلوپەل و پێداویستی ناوماڵ و دابینکردنی موچەی ماگانەشان. موژدەتان لێبێ کاتێک دڵی خەڵکی هەژار و نەدار و منداڵی بێباو خۆش دەکەن. سڵاوتان لێبێت کاتێک خەندە تۆراوەکان دەگەڕێنەوە بۆ منداڵی بێباوک و هەژار و نەدارەکان. کاتێک سفرەی ناخۆشی منداڵانی بێباوک ئەبینن دواتر بە هەمان شێوە سفریان بۆ ڕازاوە ئەکەن مایە شانەزێ بۆ ئێمە و تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان کە چۆن ناهەمواری و ناخۆشی ژانی هەژاران و نەداران دەگۆڕن بۆ خەندە و خۆشی. سوپاس بۆ هەموو ئەوانێکەوە هاوکارمان بوون لە دروستکردنی ئەم خانوە و دابینکردنی تەواوی کەلوپەلی ناوماڵ و موچەی ماگانشیان. پێتان ئەڵێین بەردەوام بن بۆ ئەوەی خەنمان بەرەکەتان بەردەوام بێ و ڕۆژ لە دوای ڕۆژ هەژاران و نەداران و منداڵانی بێباو دڵخۆش بکەن. سوپاس بۆ هەموو ئەوانەی هاوکارمان بوون بۆ دروستکردنی ئەم خانوە و دابینکردنی تەواوی کەلوپەلی ناوماڵ.